there are 27 members of parliament in Syria. Most of them will be here. شاري سليماني شارێکی گرنگە خۆشحاڵ بووین هەرچەند ئەمڕۆ جەنابی کاکسالار ئاگادارەکە ئێمە جەلسەی پەرلەمانیمان هەبوو بەڵام احترامەن بۆ ئەوەی کە جەنابتان نەرختان چێشاوە و نشونێکی دوورە لە ئەڵمانیاوە هاتووتان هێناوە. That I came back, otherwise I do not live in Suli, I live outside the city. بە خێراتنیی ئەم بەڕێزانە بکەین کە لە یەکێتی ئەوروپاوە تەشریفیان هێناوە بۆ کارکردن لەسەر بە تاوان ناساندنی بە جینۆساید ناساندنی کارەساتەکانی ئەنفال وە هەروەها کارەساتی چیمیابارانی هەڵەبجە و هەموو شوێنەکانی تری کوردستان و بە تایبەتیش کۆمەڵکوژەکانی ئەم دوایانەی شەڕی تیرۆریستانی داعش بە تایبەتی برا یەزیدەکانمان لە منتیقەی شنگال و لەمەد ئەو ناوچانەی تر. دیارەکە ئەوان هاتوون بەو ئامانجە کار ئەکەن لەسەر ئەوەی کە سەردانیشی مەیدانیان کردووە بۆ هەموو ئەو ناوچانە و بە وردی ئایانەوە کار لەسەر ئەوە بکەن بۆ ئەوەی بە دوواداچوونیشی تەواو بکەن و جارێکی تر ئەم کەیسانە بە شێوەیەکی باشتر بجۆڵێندرێت و بە تایبەتیش لە ڕێگەی خۆیانەوە ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن بەم کارەساتانە لە بە تایبەتی لە یەکێتی ئەوروپاوانە بۆیە ئێمە زۆر سپاسیان دەکەین دوای هاتنەکان بۆ نووسنگەی پەرلەمانی کوردستان ئێمە لێرەش بە تەفاسیل خۆمان ئەو بابەتانەمان بۆ باسکردن کە کورد میلەتێکە و بە درێژایی مێژوو زوڵمی لێکراوە و هەروەها چیمیاباران کراوە کە دیارە میلەتی کوردیش بۆ پێی بەشێکە ینی لەو کۆمەلگایی نێودەوڵەتی کە ینی کە تاوانی بەرامبەر کراوە ئەو تاوانە کە بەرامبەر بە میلەتەکەی ئێمە کراوە حساب کە تاوانەکە بەرامبەر بە کۆمەلگەی نێودەوڵەتی کراوە کەوا بێت ینی پێویستە ینی جارێکی تر ئەوان بە شێوەیەکی باش ئەم بابەتە بجوڵێندرێت و ئاوڵ. My name is Jan van Aken. I worked in the past 25 years on the issue of chemical weapons. من ناوم یان فەناکەنە من ئەڵمانیم و بایۆلۆجیستم ماوەی 25 years. بۆ ماوەی 25 ساڵە کار لە بواری چەکی کیمیاییدا دەکەم. 20 years ago, I was with the United Nations as a biological weapons inspector to Iraq. We uncovered the chemical and biological weapons activities of Saddam Hussein. 20 ساڵ لەمەوبەر من ئەندامی ئەو لیژنەیەی نەتەوەیەگرتوەکان بووم کە لێکۆڵینەوەن لە چەکە کیمیاییەکانی سەدام حوسێن دارەکرد. So during this week, we have been to Chamchamal, we visit the Anfal Memorial, we have been to Halabja, we visited the Halabja Memorial, and I have to say I'm deeply moved. ئەم هەفتەی ڕابردوو سەردانی مۆنومنتی ئەنفالمان کردووە لە چەمچەماڵ و سەردانی مۆنومنتی هەڵەبجەمان کردووە دەمەوێت بڵێم کە بینینی ئەم دوو شوێنە بەڕاستی هەستی جوڵاندوم. And I want to apologize to the Kurdish people. I'm German, I'm not speaking for the German government, but I know that most of the chemical weapons production facilities of Saddam Hussein were delivered by German companies. من بەناوی دەوڵەتی ئەڵمانیاوە قسە ناکەم بەس وەکو ئەڵمانیەک داوای لێبوردن لە گەلی کوور دەکەم چونکە دەزانم ئەم چەکانە و ئاسانکاری بەکارهێنانی چەکە کیمیاییەکان لەلایەن کۆمپانیا ئەڵمانیەکانەوە کراوە. So, and I think we as a German people, we have a responsibility for the suffering of the Kurdish people, and I hope that the day will come that also my foreign minister will stand here and will apologize for what we did. وەکو هاوڵاتیانی ئەڵمانی ئێمە هەست بە بەرپرسیارەتی دەکەین بەرامبەر ئەو ئەشکەنجەی کە کورد بەسەری هاتووە و هیوادارم ڕۆژێک وەزیری دەرەوەی ئەڵمانیا بێت و ئاوا وەکو من بۆ وەسیەت و داوای لێبوردن لە گەلی کورد بکات.